سبەینێ چوارەمین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بە ئەنجامەگەێنرێت لە پێشانگەکە دیارە کە ماوەی دەڕۆژ بەردەوامەوێت وا بڕیارە سبەینێ کاتژمێر 11 سەر لە بەیانی بڵێن پێشانگەکە بەڕۆی تەواوی خوێنەران و کەسانی ئەدی بڕۆشن بیرە بکرێتەوە و دیارە بە هەزاران ناونیشان لە نێو ئەم پێشانگایان نمایش ئەکرێت. گفتوگوی تیاترەکەم لەسەر چاوەرەکە بە میوانداری زۆر بەڕێز کە حەسەن ڕەحیم کە بەڕێزان ڕێخەری پێشانگای نێودەوڵەتی سلێمانین بۆ کتێب. کە حەسەن زۆر بەخێر بێ، سڵاوە لەبێ. سپاس بۆ تۆ. چوارەمین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب سبەینێ ئەکرێتەوە. پێم خۆشە بزانم کە چەند ناوەند تایە بەشدارە بن و تەنها ناوەندەکان لە بڵین سلێمانی و لە کوردستانەوەن یاخود چۆن بانگهێشتی وڵاتانی دەریشەوە کراوە بۆ نێو پێشانگای نێودەوڵەتیە. بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان کورسات نیست و سڵاو لە خوێنەرانی کتێب، هەوادارانی کتێب، دۆستانی کتێب لە ڕۆشنبیران، لە نووسەران، لە ڕووناکبیران، لە هەموو ئەو کەسانەی کە دۆستی کتێبن. ئێمە بە شانازیەوە سپاس بخوا کە ئەم ساڵیش وەکو ساڵانی پێش و چوارەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب توانیمان بکەینەوە لە هەمان کات و ساتی دیاریکراوی خۆیدا کە ساڵانە لە هەفتەی ساڵیادی شاری سلێمانیدا کە وەکو پایتەختی ڕۆشنبیری ناسراوە ئەم پێشانگایە بوو بە یەکێکی تر لە ئەو فەزڵانەی کە بە پایتەختی ڕۆشنبیری دراوە. ئەمە بۆ ئێمە شەرەفێکی گەورەیە کە ئەم فەزڵە بەر ئێمە کەوتووە ساڵانە ئەم ئەرکە لە ئەستۆ بگرین و ئەم پێشانگایی کتێبە بکەینەوە. ئەم پێشانگایە ئەم ساڵ زیاتر لە 20 وڵات تێدا بەشدارە و زیاتر لە 200 ناوەندی چاپ و بڵاوکراوەی ناوخۆی و بیانی تێدا بەشدارە کە زۆربەی زۆریان بیانین ناوەندەکان و لە زۆرێک لە بوارەکاندا بەڕاستی پێشانگایەکی زۆر نەوعی و تەنەوعی ناونیشان و جۆری بەشداربووەکان وای کردووە کە بڵین ئەم ساڵ جیاوازە بڕاست. زۆر باشەکە حەسەن دیارە بە هەزاران ناونیشان سبەینێ لەنەو پێشانگاکە نمایشەکرێت. پێم خۆشە بزانم ئەو کەسانی کە ئێستا بینەری پرۆگرامەکەن و بە دوای ناونیشانێک کاگەڕێن زیاتر و ناونیشانانی کە ئێوە گرنگیتان پێیاون و لەلایەن ناوەندەکانەوە نمایش ئەکرێن کام ناونیشان؟ لە ڕاستیە ناونیشانەکان زۆرن، یعنی ئەگەر بڵین سەدان هەزار ناونیشان باشترە چونکە بەڕاستی ناونیشانەکان زۆرن و لە بوارێکی لە زۆرێ لە بوارەکانیشان ناونیشانەکان زۆر بە تەنەوع و بە جۆرا و جۆر ناونیشانەکان دیاری کراون لەوەی کە لەم پێشانگایدا بەشدار بن. بۆیە من لێرە ناتوانم بڵم ناونیشانەکان چین و چۆنن و کامانن. بەڵام کار ئاسانیە کە کردومانە بۆ خوێنەرانی کتێب و هەوادارانی کتێبوانی کە بە دوای ناونیشانێکدا دەگەڕێن ئەوەیە کە ئێمە تیمێکمان حازر کردووە، تیمێک ئامادەیە لەوێ بۆ ئەوەی کە بە زووترین کات ئەو کەسەی دڵخوازی کتێبێکی دڵخوازی خۆی هەیە بتوانێت بگەڕێ بە شوێنە لە بەناوی کۆشکی لێم بپرسە ئامادەمان کردووە کە چەند کارمەندێک لەوێن لە داتا و کۆمپیوتەرەکانی خۆیانەوە دەتوانن ڕێنمایی ئەو کەسە بکەن کە بە دوای ناونیشانێکدا دەگەڕێ بە زووترین کات بزانن لە کام فەرعایە لە کام ناوەندایە قەرەباڵغیش کەمەکاتەوە و لە کام ڕەقەم و کام ناوەندە ئەو کتێبەی دەست ئەکەوێ و داخڵ بۆ تەنانەت ئەگەر لە چەند ناوەندێکا هەبێ لە هەر چەند ناوەندەکە ناونیشانی دەدرێتێ. بۆیە ئەمە ئاسانکاریەکی باشە بۆ هاوڵاتیان و هیوادارم هاوڵاتیان لەو ڕێگەیەوە بتوانن هەموو ئەو کتێبانەی کە دڵخوازی خۆیانە بە ئاسانترین شێوە بەدەستی کاتە لە سبەینەوە ئەو کەسانی کە هەر ناونیشانێکیانەوێت لە نێو پێشانگای نێودەوڵەتی کتێبە ئەتوانن لە کۆشکی لێم بپرسە بتوانن زۆر بە ئاسانتر و خێراتر بتوانن کە ئەو ناونیشانەی ئەیانەوێت بێگومان بەردەست بێ. کە حەسەن پێم خۆشە بزانم بە چەند بە بڵین زمانی خۆ بڵم بڵاوکراوەکانی کە لەوێن بە چەند زمانی جیهانی بڵاوکراوە هەن لەوانەیە زۆر کەسە بێسە کتێبیان بێت بە زمانی ئینگلیزی بە دوای سەرچاوای بگەڕێن یاخۆ زمانی عەرەبی یاخۆ زمانێکتر بێ. من خۆشە بزانم بە چەند زمانیش کتێبەکان بەردەستن؟ بەدڵنیاییەوە خۆشبەختانە بە زۆربەی زمانە زیندووەکانی کە ئەمڕۆ لە جیهانە بەکار ئەهێنرێن کتێبەکان لەوێ هەن بە تایبەتی کتێبە زمانەکانی ئینگلیزی زۆر بە پانتاییەکی فراوان تەواجدیان هەیە و مەوجودن لەوێ و زمانی عەرەبی کوردی بە هەموو زاراوەکانی بادینی سۆرانی
لەوێ بەردەست ئەکەوێ تەنانەت زازای و کۆمەڵی ئەو بابەتانیشی تیا چونکە بە هەر چوار پارچەی کوردستانمان لەم پێشانگایە کۆ کردەوە زاراوە جیاوازە کوردەکان تا هەورامی و تا هەر زاراوەیەکی تری کوردی هەیە لەوێ بەردەستەکەوێت چونکە لە هەموو چوار پارچەی کوردستانەوە لەوێ ناوەندەکان بەشدارن لەگەڵمان و زمانەکانی فەڕەنسی و ئەڵمانی و تورکی و فارسی و هەموو ئەم زمانانە لە پێشانگاکە بەردەستە هاوڵاتیان ئەتوانن بە دوای هەر زمانێکە ئەگەڕن ئەویش دیسان هەر لە ڕێی کۆشکی لێمە پرسەوە داوا بکەن و بە دوای بکەن. دیارم ساڵ ئامادەکاریەکان زۆر بە باشی بە ئەنجام گەێنراوە ساڵ چوارەمین ساڵە بۆ ئەم پێشانگایە پێم خۆشە بزانم ئەم ساڵ چ بابەتێکی جیاواز لە ساڵانی پێش و چر بە ئەنجام گەێنراوە بۆ ئەوەی کە خەڵک گەشتیار بینەر کڕیار ئەمانە هەموو ڕابکێشن. ئەم ساڵ خۆشبەختانە بە هاوکاری و چاودێری وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەکاریەکان زووتر دەست پێ کراوە و تا ڕادەیەکی باشتر لە ساڵان تەنزیم کراوە سەرڕای ئەوەی کە ئێمە ئومێدمان وایە ساڵ بۆ ساڵ ئەم پێشانگایە بەرەو پێشتر بەرین و ئیبداع و داهێنانی باشتری تێدا بکرێت بێجگە لەوەش کە هاوڵاتیان ئەتوانن لە هەر کاتێکە لە ماوەی ئەو دەڕۆژەیە لە سەرەتای ڕۆژەوە لە سعات 10 تا سعات 7 ئێوارە ئەتوانن سەردان بکەن کە ئەگەر ئیستعداد و ئامادەییمان وەرگرتەوە بۆ ئەوەی کە ئەگەر پێویستکا و پێشوازی هاوڵاتیان لە سەردانیکردن زیاتر بوو ئێمەش ماوەکە درێژ بکەینەوە تەنانەت ئەگەر پێشوازی زیاتر بوو لەوەی کە ڕۆژیش درێژکەینەوە ڕۆژەکانیش لە دەڕۆژ ئامادەین بۆ درێژکردنەوەی هیوادارم کە هاوڵاتیانیش بە جۆش و خرۆشێکی باش و کتێب دۆستان وەجارێک تر بە تەواوی ڕووبکەنەوە کتێب چونکە بەڕاستی کتێب ئەتوانین بڵین خواردنی ڕۆحە خواردنی مێشکە و سەرچاوەی هەموو پێشکەوتن و هەموو بابەتەکانی تری پێویستی ژیانە. ئەم پێشانگایە تەنها بۆ خوێنەران و بۆ کتێب دۆستان گرنگە یاخود بۆ کەسانی ئاسایش ئەتوانن بێن سەردانی پێشانگاکە بکەن. ئەتوانین بڵین لە ساڵانی پێشوە بەڕاستی خەڵکانێک هاتون لەو پێشانگایە لە زەتیان بینی و تەمەنیان زۆر لەوە تێپەڕیوە کە ئێمە وابزانین کتێب ناخوێنەوە یا وابزانین خوێنەواریان نییە ینی کەسانێک هاتون لەوێ بە خۆشحاڵیەوە دەستخۆشیان لە ئێمە کردووە کە ئەم هەموو کتێبە ملیۆنان کتێب لەو پێشانگایە نمایش کراوە کە وتوێتی ئەمە وام لێ ئەکا کە خوێنەواریم نییە بەڵام لە ئێستا لە تەمەنی 80 ساڵیە دەست کەمەوە بەوەی کە خوێنەواری پێیاکەم کتێب بخوێنمەوە ئەوەندە عشق و خۆشەویستی بۆ ئەو کتێبانە بۆ دروست بووە ئەمە لەلایەک نووسەران ڕووناکبیران شاعران ئەوانە هەمویان وەکو جێژوانێکی لێ هاتووە ڕۆژانە لەسەر ستەیجی پێشانگا چالاکی جۆرا و جۆری شعری ئەدەبی هونەری چالاکی جۆرا و جۆری دیکە ئەنجام ئەدرێ بۆیە ناکرێ بڵین تەنها خوێنەران بەڵکو ئەتوانین بڵین هەموو جیلەکان ئەتوانن لەوێ وەکو جێژوانێک ینی ڕۆژانە ئێمە لە پەیجی پێشانگا کۆمنتمان بۆ دێکە ئەڵێن ئەوێ بەڕاستی بۆتە جێژوان بۆ ئێمە بۆتە جێ یەکتربینین بۆ ئێمە چونکە ئەمە سەرڕای ئەوەی کە لە شاری سلێمانیایە کە پایتەختی ڕۆشنبیریە لە هەموو عێراقەوە خەڵک دێت بۆ سەیری ئەو پێشانگایە وە لە هەموو کوردستانەوە لە هەموو گوندەکانیشەوە تەنانەت خەڵک دێت بۆ ئەو پێشانگایە لەبەر ئەوە سوودی باشی هەیە بۆ هەموو لایەنێک تا چەند گرنگە برەودان بەم جۆرە چالاکی و پێشانگا و فستیڤالانەی کە بەڕووی خەڵکە ئەکرێنەوە و سوودیش ئەگەێنن لە دوجارە من وازانم ئەبێ ئێمە هەوڵ بدەین لە زۆرێک لەو سێکتەرانەی کە گرنگی لە ڕادەبەدەری پێدراوە کەم کەینەوە گرنگی بەم بابەتە بدەین چونکە بەڕاستی بابەتێکە ئەتوانم بڵێم کۆن و تازەمان بۆ لە یەک ئەدا بۆ لە یەک نزیگە کاتەوە هەر کتێب بە مێژووی هەزاران ساڵمان بۆ ئەمڕۆ بۆ بەیان ئەکات و بۆ نزیگ ئەکاتەوە هەر کتێبە کە ئەتوانێ مێژووی میلەتان و قەومەکانی پێشومان لەگەڵ ئەمڕۆیە بۆ لە یەک بدات و بزانین ئەوان چۆن ژیاون ئێمە ئەکرێت چۆن بژین لەبەر ئەوە من وازانم کە پێویستە بە هەمومان چ بە سێکتەری بەشی وەکوڵی لایەنی حکومی و هەروەها نووسەران ڕووناکبیران خوێنەران زانکۆکان هەمویان بێن گرنگی بەم سێکتەرە بدەین بە پێشانگای نێودەوڵەتی کتێب بدەین بۆ ئەوەی کە کللتوری میلەتان لە یەک نزیک کەینەوە و ئەم کللتور نزیککردنەوە ببێتە ئەوەی دەوڵەمەندی کللتوری خۆمان بۆ هیوایم کە لە سبەینەوە
خەڵکانێکی زۆر پێشوازی بکەن لە پێشانگاکە و هەر کەسێک بە دوای هەر ناونیشانێکە ئەگەڕێت بۆ هیوایم کە لە نێو پێشانگاکە کتێبی دڵخوازی خۆی بدۆزێتەوە. سوپاس بۆ بەڕێز حەسەن ڕەحیم ڕێخەری پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بوویت. بۆ ئێوەش دەستی ئێوەش خۆش بێت. دووبارە بەخێر بێت.